هر دوی درباره دا میوانه که دن من هیا لسلیمانی پرکاسکای پیلگر بنا برز دانه جزا کاتب اندام بره پارلمانتو عراقی لگل بنا ام کاتتان باش باز لا گرینگی سردانی شاندی حکومت هریمی کردستان دکن بو بغداد گرینگی ام سردانه یان شاندی کی حکومت هریمی کردستان که همو بلين كهمولا كاني بيكنري حكومات تدابن جرينجيكي تشيو تشبيامك بولا انا سياسي ويان حكومتي ناوندي دقينه بالا السرطة رجستان بو جنابت بو بنيراني كردستان بسشار طبعا بسياركت هنا وشي جرينجو دستك بالتأكيد يعني اگر جنابش انه تعمل لو برقو دستن بيكر بالتأكيد یەکێک لە کاریگەریە هەرێنەکانی سەردانەوەیە کە ئەوە بوو کە چەندین جار و چەندین مانگ ئێمە قساکەین لەسەرەوەی کە پێویستە هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان حکومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان هەمووی یەکدەنگ بێ یەک ڕێز بێ بەرامبەر ئەو بابەتانەی کە پێویستە بە مافی گەلی کوردستان لە دەستوری عێراق و لە عێراقا بۆ ئەوەی کە ئێستا ئەمڕۆ بوو بە تەکید کاریگەریی نەرێنی لەناو هەرێمی کوردستان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان هەیە و یەکبوون و یەکریزی گەلی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان پیشانەیە بەرامبەر بە لایەنەکانی هەرێمی کوردستان کە بتوانین ئەو وەختە بە شێوەیەکی باشتر و بە بەهێزتر لەسەر مافەکان قسە بکەین بە تەکید ئەم سەردانە جێی دەستخۆشیە و ئەرکیش بووە ینی بەڕاستی بڵێن هەم ئەرک بووە لەسەر بەڕێز سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و ستافی حکومەت و هەم دەستخۆشیشیان لێکەین کە لە قۆناغێکی هەستیارە و لە چرکەساتی هەستیارە ئەم سەردانیان کرد بۆ کە بگەنە ئەنجامێکی کۆتایی لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە و فەقەرەی دووەمی کە ئەوەش جێی بڵێن تێڕمانینێکی گرنگ ئەوەیە کە سەردانەکە سەردانێکی حکومی نەبوو بەڵام بەڵکو ئەو سەردانە بوو کە فعلا ئەبووە بۆ شێوە ئەوەی سەردانی لایەنە سیاسیەکانی پشتی پەردەی کە حکومەتی عێراقی بن بەڕێوە چونکە ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە حکومەتی عێراقی دەڵێت کابینەیەکە بەڵام ئەوەی کە ئەم حکومەتا با بەڕێوە ئەو حیزبە سیاسیانەیە کە لە پشتی پەردەوەی عازێن بە حکومەت لە پشتی پەردەوەی عازێن بە پەرلەمانتارەکانیان ڕێڕەوی حکومڕانیان بەڕێوە ئەو بڕیارە لە ئەو لایەنە سیاسیانە کە ئەمڕۆ بەڕێز سەرۆکی حکومەت و جێگرەکە و تیمێکە لە وەڵامی سەردانیان کردی باشە پێشووتر چەندین جار شانت لە حکوومەتە هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کردووە ڕاستە ڕەنگە بە سەرۆکاتی ئاوا شێخ جەناب بوو بێتن یان دکتۆر ئومێد سەباح بوو بێت ئێستا دەمەوێت ئەو پرسیارە بکەم بابەتەکە ئەگەر گەشتبینیەک هەبێتن لە بەغدا لەم سەردانەدا پەیوەندی بە یەکڕێزیەوە هەیە یان پەیوەندی بەو تێڕوانینەی بەغدا هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بچووک بینینە بەوەی شاند لە حکوومەتی هەرێمی کوردستان سەردان بکات لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەرچیەک بن ڕاستێکی توانین هەردوو لایەنەکە بە ئەتیبار وەرگین یەکەمیانەوەیە کە بە تەکید ئەگەر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وێرە ئەو خلافە سیاسیی کە لە هەرێمی کوردستان هەیە کە بەداخەوە هەموو تاکیشی کوردی ئازارە بۆ چەند مانگە کە لەسەر هەندێک بابەتی ئەعلامی ئەمانە خەڵک نیگەران بوو لەو پەیوەندیە بە تایبەتی لە نێوان دوو حیزبی سەرەکیە بوو بەڵام دوجار ئەمە تەرجمە نەکرا بۆ حکومەت ئەمە تەرجمە نەکرا بۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاریگەری لەسەر ڕێڕەوی حکومڕانی کار هەرێمی کوردستان ئەمە فاکتەرێکی گرنگە کە بەڵام مناڵی سیاسی هەیە بەڵام دوجار حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی متەکاملە حکوومەتێکی متەجانیسە و حکوومەتێک بۆ بژێندی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان کارەکە ئەمە بۆ خۆی فاکتەرێکە فاکتەری دووەم بە تەکید بوونی سەرۆکی حکوومەت لە شاندەکەیە بوونی سەرۆکی حکوومەت و جێگرێک و ستافەکەی لە شاندەکەیە بە تەکید کارگەریکی بالای هەیە چونکە ئەوەندە تۆپ دەسەڵاتان لە تۆپ بڕیاران ئەوە توان دیار بڕیار یەکلاکەرەوە بێ نەتوانن گفتوگۆی ڕاستەوخۆ توان گفتوگۆی سەریح بکەن لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە و چاوەڕێی وەڵامی سەریحش بکەن لایەنە سیاسیەکان بۆیە ئەو گەشتبینەی کە ئێستا هەم لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کە ئێستا خەڵکی ژانی ڕاستی بڵێن حەقی خۆیەتی خەڵک و شەقامیش تا ڕادەیەکی ڕێژەیی گەشتبین بێ بۆی کە بەڵام سەردانە ئەنجامی ئەنجامەکەی ڕێژەیە بێت تا چ ڕادەیەک لە جێی خواستی ئێمە بێت بەڵام بە تەکید من تەسەوڕەکەم کاریگەری بێت
چەند ڕۆژ پێش ئێستا هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی ئاماژە بە شتێک دەکە ئەوەی بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان دەکاتن چاوپێیان نهاتنە بەو پێشکەوتن و بڵێن پێشکەوتنێکە لە هەرێمی کوردستان هەیە. ئەگەر بابەتەکە پێت وایە ئەوە بێتن کە حکوومەت بڵێن هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنەیە، یعنی بەڕاورد ناکرێت بە ناوەڕاست و باشووری عێراق، هۆکارەکە بێجگە لە سیاسی هۆکارەکە خودی ئەو پێشکەوتنانەکە لە هەرێمی کوردستان هەیە؟ ڕاستێکی ئەمە چەندین جار باسی بابەتەمان کرد، ینی ئێمە کە لە پەرلەمانیش بوونەوەمان ڕاستەوخۆیە ژیو لەگەڵ واژیان کە نیەتێک هەیە بەداخەوەی بەداخەوە نیەتێک هەیە بۆی کە هەرێمی کوردستان بەهێزتر نەبێ یان لە قاڵب بدرێت یان تا ڕادەیەک لاواز بکرێت، جار لە ڕووی ئابووریە بێ، لە ڕێی سەربەخۆی ئابووری بێ، لە ڕێی حتا تا ڕادەیەک لە ڕووی هێزی چەکداری پێشمەرگە و بابەتانەش بێ هەوڵانە بیکەن. ئێستا کە هەرێمی کوردستان با بڵێن هەزم کراوە لەلایەن نارانی هەرێمی کوردستان تەنانەت لە ناوی وڵاتانی دراوسێک و دفاکتۆرێکەیە، بەڵام لەوانەیە حەز نەکەن لەوە بەهێزتر بێ، لەوە گەشەپێتر بێ، لەوە سەقامگیرتر بێ. ئەمە بەرنامەی استراتیژی لەوانێ وڵاتانی کە بێ کە دراوسێمان، بەڵام لەناو خودی عێراقا بەتاکید ئەوەشەیە کە هەرێمی کوردستان ئێستا بۆ بەجێ باخی زۆری وڵاتان وڵانی سنوورێکی سەقامگیرەوە ئەتوانێت هەرێمی کوردستان نەک تەنها لە بواری ئابووری، لە بواری پێکەوە ژیان، لە بواری سەقامگیری کۆمەڵایەتی، لە زۆر باریکە هەرێمی کوردستان پێشڕەوی عێراق بووە لە هەموو بابەتەکان، ئەگەرنە لە پێشڕەوی هەندێک پارێزگا و وڵات و شاریکەش بە لەم سنوورە. بەڵێ ئەمە بووە بە فاکتەرێکە ئەو حزبە سیاسیانەیە بە هەر شێوەیەک تەفسیریکەی کە ئەمە بە شێوەیەکی ئیجابی نایبینین بەرامبەر بۆ شکستیەکەوان لە حکومڕانی عێراقا لە 2003 و دوای 2003ەوە کە 15-16 بۆ 20 ساڵە چێ حکومڕانی ڕاستەوخۆ و داهاتی ڕاستەوخۆ لە دەزەوانایە فەرمون بڕۆ سێری ئەو پارێزگایانەی خواری و وەسڵ ناوڕاستی عێراقا کە لە ڕووی گەشەپێدانی ئابووری، ژێرخانی ئابووری، خزمەتگوزاری، پێداویستی هاوڵاتیان تا چ ڕادێک لە دوایە بەتەکی دەما وەڵامیان پێنێ بۆ شەقامی خۆیان بۆ هاوڵاتی و دەنگدەری خۆیان، بۆیە بەتەکی دەوڵێن یەکێک لە بابەتانەی کە جوێنەوە مەلەفێ جگەرەوەی کە بیانێت تۆڵەیەکی سیاسیش لە هەرێمی کوردستان بکەنەوە ئەویش مەلەفێکی کرد. باسی ئەزمموی خۆتان کرد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دەمەوێت بە هەل ببینم باسی فراکسیۆنە کوردستانیەکان بکەم. تاوان ئەمڕۆ بەشێکی زۆر لە فراکسیۆنە کوردیەکان ینی یەکڕێزی و یەکدەنگی خۆیان نواندبوو لە بەرامبەر سەردانەکەی شاندی حکوومەت هەرێمی کوردستان. کاتێک بێجگەلەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان بە یەک شاند سەردانی بەغدا دەکات، خۆتی فراکسیۆنەکانی نێو ئەنجومەنی نوێنەران کاتێک یەکدەنگ بووینە چ کاریگەریەکی لەسەر بڵێن هەڵوەستەکانی فراکسیۆنەکانی دیکە هەبووە؟ بەڕێزم مەسەلێکی کوردی هەیە ئەڵێ کۆمەڵی ڕێوی شێرش خوێنن پۆلی چۆلەکە بازار خوێنن، ئەمە لە هەروە نەوتراوە. زانی چۆنە بەڕێزم، هەر کاتێک هەر گەلێک هەر گروپێک هەر نەتەوەیەک جا هەر چۆنێک تەفسیریکەی کە هەیەک بێ هێزیە بێت و حسابی بۆکرێ وە گوێی لێگیرێ. هەرێمی کوردستان ئێمە لە پەرلەمان هەر کاتێک فراکسیۆنە کوردستانیە یەک فراکسیۆنە کوردستانەکانی ناو پەرلەمانی عێراق یەک بووین، یەکدەنگ بووین لەسەر بڕیارە بڕواکە نەمانەشتووە یاسایەک تێپەڕ بەستەمانە نەمانەشتووە بابەتێک کە دژی هەرێمی کوردستان بێ بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ وێ ڕاوەیە کە دەنگی ئەوان زۆرتر بووە، بەڵام نەیانخستۆتە دەنگانەوە دژی ئێمە چکە حسابیان کردووە هەرێمی کوردستان چکە بەڕاستی بەجێ ناقڵێم هەرێمی کوردستان ڕاستی ئێستا لە شێوەی سیاسیەکەوەیە بەژێر هەندێک فشاری ئابووریە لاوازیەکی سیاسی یان تا ڕادێک بڵێن ئەیانەیە تۆڵێکی سیاسی لە هەرێمی کوردستان بکەن، بەڵام هەرێمی کوردستان بەو ئاسانیە ناتوانرێت تێپەڕ بکرێت. هەرێمی کوردستان خەوارەیەکی سیاسی نەتەوەیی با بڵێن تا ڕادێکی زۆری جیۆپۆلیتیکی تایبەتی خۆی هەیە و ئەم بابەتێکە پێوەست نییە تەنها بە عێراق، پێوەستە بە وڵاتانی دراوسێ کاریگەری نێودەوڵەتی لەسەرە. بۆی هەرێمی کوردستان وەکو خۆی بوونی خۆی گرنگە، بەڵام یەکریزی هەرێمی کوردستان یەکریزی حزبە سیاسیەکان و لایەنە سیاسیەکان هێزێکی زۆرترە بە مفاوزی سیاسی کە بتوانێت لەسەر بابەتە گرنگەکان بە دەنگێکی بەرزتر و بە سەرێکی بەرزتر بتوانێت مفاوزات بکات. بۆیە بەتەکید
یەکبوونی لایەنە سیاسیەکان ئەمەجێی دەستخۆشیە حەزبە کوردستانەکانی پەرلەمانی عێراق ئەوانەی کە بەشدار بوون ئەوان کە یەکدەنگ بوون بڵێ ئێمە توانین یەکێک لە ئەنجامەکان یەکێک لە بەرهەمەکانی کە ئەوەیە کە ئەو یەکلیزیەکە دروست بوو. بڵێ زۆر سپاس بەڕێز دانا جەزا کاتب ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.